ئەنفالی دەڤەری بارزان موسڵمان بوون، بەڵام بەرگی کفنەکەیان جامانەی سوور بوو، داری مەیت هەڵگریان کەوچکی شۆفڵ و زیلی عەسکەری بوو، ئاوی شۆردنیان خۆڵی بیابانی عەرەبی بوو، کێلەکانیان تەپۆڵکەیەکی خۆڵین بوو، ئەگەرچی مەرگ ئەوانی پێچایەوە، بەڵام خەڵکی بارزان وەک هێمنی موکریانی شاعیر دەڵێ نەمردن و سەر لە نوێتێ هەڵچوونەوە. لە ڕووی جوگرافیەوە بارزان ناوچەیەکی شاخاویە و دەکەوێتە نزیک سێگۆشەی سنووری تورکیا، عێراق، تورکیا لا پارێزگای هەولێر. بارزان عەشیرەت نییە و ناوچەیە، بەڵام دانیشتوانیە و ناوچە بەرفراوانان لە 7 هۆزی جیاواز پێک دێن، لەوانە بەڕۆژی، گەردی، دۆڵەمەڕی، شێروانی، هەرکی، مزوری و نزاری. هۆزەکان لە ئێستادا پێیان دەوترێ بارزانی. ناوچەی بارزان بەر لە دروستبوونی دەوڵەتی عێراقە و ئەو کاتەی لەژێر داگیرکاری خەلافەتی عوسمانیشدا بوو بە ناوی فتوحات، خەڵکی ئەو ناوچەیە بەشداری شۆڕشەکانی کوردیان کردووە و بارزان لانکەیەک بوو بۆ مەقاومەت و بەرگری، ڕووخان و کوشتن و ئاوارەیی بوون بە شوناسی ئەو ناوچەیە و گەورە بوون لەگەڵی. لە سەرەتای سیەکان جارێک خەڵکەکە ڕوبەڕووی توندوتیژی بووەوە لەلایەن سوپای عێراق و ئینگلیز و بەشێکی خەڵکەکەی بەرەو تورکیا ڕایان کرد. ساڵی 1945 جارێکی تر ناوچەی بارزان کەوتە بەر پەلاماردان و خەڵکەکەی ئاوارەی ئێران بوون. ساڵی 1947 بەشێکی ئەو خەڵکەی لە ناوچەی دیانان مابوونەوە دەست بەسەر کران و پیاوەکانیان بەرەو زیندانەکانی بەغداد، بەسرا، کەرکووک بران. خێزانەکان دواتر لە هەولێر و دهۆک بڵاو بوونەوە. ساڵی 1975 و دوای ڕێکەوتنامەی جەزائیر شۆڕشی کورد کە لەلایەن مەلا موستەفای دەڤەری بارزان ڕابەرایەتی دەکرا تووشی نسکۆیەکی گەورە بوو. کورد لەو کاتەدا خەباتەکەی بە تەواوی خەسێنرا. دواتر خەڵکی ناوچەکە ڕوبەڕووی توندوتیژی بوونەوە و بەشێکی زۆری خەڵکەکە بەرەو ئێران ڕۆیشتن و لەسەر سنووری عێراق ئێران لە کەمپی زێوە نیشتەجێکران کە دواتر فڕۆکە جەنگیەکانی عێراق چەند جارێک ئەو ناوچەیەی بۆردومان کرد. بەشێکیان تا بەهاری ساڵی 1991 نەگەڕانەوە، بەشەکەی تر کە گەڕابوونەوە کوردستان بەرەو خواروی عێراق ڕاگوێزران بۆ دیوانیە و دواتر ناوچەکانیان خاپور کرا. خەڵکی دەڤەری بارزان کە ڕاگوێزرابوون بۆ دیوانیە ساڵی 1970 گەڕێنرانەوە بۆ کۆمەڵگە زۆرەملەکانی قوشتەپە و لە هەردوو کۆمەلگای قودس و قادسیان نیشتەجێکران. لە دەستپێکی جەنگی عێراق ئێران ساڵی 1970 کورد بەسەر هێزەکاندا دابەش ببوو. ئێران هێزە نایارەکانی عێراقی لە باشوور بەکاردێنا و وەک چۆن عێراقیش هێزە نایارەکانی ئێران، بەڵام ڕژێم لە ژێرناوی یاخیبوون و دەرچوون سزای خەڵکەکەیدا. ساڵی 1973 ڕژێمی عێراق بە هێزێکی گەورەی ئەمنیەوە پەلاماری هەردوو کۆمەڵگەی قودس و قادسیەیدا لە قوشتەپە کە خەڵکی دەڤەری بارزانی تێدا نیشتەجێ بوو. بەشێک لە خەڵکەکەی دەستگیر کرد و بەشێکی زۆری ئەوانش کە تەمەنیان لە سەروی 15 ساڵەوە بوو بەرەو شوێنێکی نادیار بران. هەر لە ساڵی 1973 دا و لە مانگی ئاب ڕژێم پەلاماری کۆمەڵگە زۆرەملەکانی تریدا لەوانە بەحرکە، دیانە، هەریر بەشی زۆری خەڵکەکەی بەرەو باشوور برد. لە مانگی تشرینی یەکەم دووبارە پەلاماری کۆمەڵگەی قودس و قادسیەی دایەوە و ئەوانەی لە هەڵمەتی یەکەم ڕزگاریان بوو دەستگیر کران. بەرەنجامی ئەو پەلامارانەی عێراق لە دەڤەری بارزان زیاتر لە 8,000 کەس ئەنفال کرا. قۆناغەکانی ئەنفالکردنی خەڵکەکە بەسەر یەکەوە نەبوو. سەرەتای مانگی ئابی ساڵی 1973 لە دەستگیرکردنی خەڵکەکە فەرمانی لە سێدارەدان بەسەر هەندێکیاندا جێبەجێ کرا. دواتر ئەوانی تر لە بیابانی بوسەیال لە باشووری ڕۆژاوای عێراق زیندە بەچاڵ کران. 2 ساڵ دوای ڕووخانی ڕژێمی بەعس و ساڵی 2005 ڕووفاتی 513 هاونیشتیمانی لە بیابانی بوسەیەوە بەرەو کوردستان گەڕێنرانەوە و لە دەڤەری بارزان بە خاک سپێردران.